بۆ ماوەی 2 ڕۆژ لە شاری سلێمانی فیستیڤاڵی ژیان بۆ بەرهەمە کوردەواریەکان بەڕێوە دەچێت. زیاتر لە 200 جۆر بەرهەمی کوردەواری لەلایەن 80 بەشدار بووەوە نەمایش کراوە. ڕۆژی دووەمی فیستیڤاڵەکەیە. بەهۆی بارانبارینەوە خەڵکی کەمتر سەردانی فیستیڤاڵەکە دەکەن. هەمووان چاوەڕێی هاتنی سەردانیکەرانن تا بەرهەمەکانیان سەغ بکەنەوە. طبعا ئەم بەرهەمانەی کە لێرە نمایشکراون لەسەر و 150 بۆ 200 جۆرەوەیە بەپێی پێشبینیەکانی ئێمە، چونکە خۆی لە ڕاستیە 80 کۆشک بەشداری کراوە، بەڵام ئەم 80 کۆشک هەیە 10 نەوع 15 نەوع 20 نەوع بەرهەمبوومی خۆماڵی دانراوە. ناوچە جیاوازەکانی کوردستانن، بە تایبەتی ناوچەیەک نییە، ینی بە تەحدیدی بڵێ هی شارە زوریە یای شار باژەڕ هەیەی گەرمیانە. بە تەواوی ناوچەکانی کوردستانی تایە بە تێگڕا 20 کیلۆ گوڵی تیەکەی لەگەڵ 80 لتر ئاوە، پاشان ئەیکوڵێنی کە کوڵانت بە ئاگر ئەبێتە هەڵم، ئەو هەڵمە ئەچێت لەو گۆزەیە کۆ بێتەوە، ئەو گۆزەیە بێت لە ناو حەوزێکی ئاوی ساردا بێت، لەوێ گوڵاوەکە دروستە بێت و لەم 20 کیلۆ گوڵا بەڵێ ڕۆحی گوڵاکەی پێ ئەمە گوڵاوەکەی و ئەمە ڕوحەکەیەتی. ئەم شتە زەردەی لێرە ئەم ڕۆنە ئەمە کیلۆی 11,000 یۆرۆیە، لە 4 تەن گوڵا 1 کیلۆ دروستە بێت. ئەمە گوڵاوەکەیە، ینی تۆ لە 20 کیلۆ گوڵەکە کایکڵێنی 50 لتر گوڵاوت دەسەکەوێ لەگەڵ 5 گرام لە ڕوحەکەی. وڵا خەڵکی زۆری سەری کردو دەشتە کوردەواریەکان و الحەمدوللا من خۆم دوکانم هەیە، دوکانی کوردەواری من لە هەورامان. خەڵک بە زۆری شتی کوردەواری زۆریە، ئەم خەڵکیی زۆر سەری کردو شتی خواردەوە کوردەواریەکان بۆ ئیسفادەیەکی زۆرە و تان بۆنیشی زۆر خۆشتە. ئەوەی کە ئێمە وەکو من وەکو کەپرەکەی خۆم وەکو ماڵی هەورامان، ئەوەی کە زیاتر سەرفم کردووە ڕووبە هەنار بووە، توی وشک بووە، مێوش بووە، هەنجیر بووە، دۆشاوی تو بووە، هەناری بە تایبەتی هەناری زەڵم خەڵک بە تایبەت ئێوەی نەبێت. تقریبان زیاد لە 25 بەرهەمیم هەیە، زۆر 25ەکە 20یان تایبەتی هەورامانن. ئەو کەسانەی سەردانی پێشنگاکە دەکەن هەموو کەپرەکان بەسەر دەکەنەوە تا لە هەرزانترینیان ئەو پێداویستیانەی دایانەوێت دابینی بکەن. هێندێکیان گلەیان لە نرخەکان هەیە و دەڵێن پێویستە ڕەچاوی دۆخی دارایی هاوڵاتیان بکرێت و بە نرخی کەمتر کاڵەکان بفرۆشرێن. نرخەکان کە منافەسە هەبوو فەرقەکە، بەسەن دوکانێک نرخەکەی جیاوازە لەگەڵ دوکانێکیکە، تۆ توانی باتر بە ئارزوی خۆت چی گونجاو بۆ ئەو بکڕی. سعدی لەگەڵ بازار جیاوازینە لەگەڵ بازارە هیچ عینەن شتە لە بازاریش ناوەڵانیەتی. پێتان باشە چی بکرێت لەم فیستیڤاڵانە؟ وەڵای تۆزی مڕەتەب بێت، ئەمە هەر عەرزەیە، هەر عەرزە تۆزێ تەرتیبی هەبێت. قەیرانی دارایی بە تەواوەتی بە سیمای فیستیڤاڵەکەەوە دیارە. هەرچەندە ڕۆژ یەکەمی فیستیڤاڵەکە خەڵکێکی زۆر ڕویان تێکرد، بەڵام زیاتر بۆ سیرکردن و کەمتر کەلوپەل دەفرۆشرێت. بەڵام لەگەڵەوەشدا با گرنگ دەزاندرێت بەردەوام بەرهەمە کوردەواریەکان نەمایش بکرێن و لە ڕێگەی ئەم فیستیڤاڵانەوە بە خەڵکی بناسێنرێن. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی.